مامۆستانی وانەبێژ بۆ داواکردنی مافەکانیان و دامەزراندنیان لە بەردەم پەرلەمانی کوردستان گردبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامدا. ئەوان لە هەموو دەرگاکانیان داوە و دوجار بە ئامانجی چڕکردنەوەی فشارەکانیان دەرگایان بە پەرلەمانتاران و پەرلەمان گرت. مامۆستایانی وانەبێژ لە بەردەم پەرلەمانی کوردستان بە وتنەوەی هوتافی جیاواز و دووپاتکردنەوەی دروشمی بایکۆت و تا جێبەجێکردنی داواکاریەکانیان پەیامی ئەوەیاندایە پەرلەمانی کوردستان کە سازش لەسەر مافەکانیان ناکەن و بەردەوامیش دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن. 5 ساڵ ئەوم نەبووانە بێژم ئێستاشەوە نێزت پۆلی دووە 7 ساڵە بەڵێ 7 ساڵوانی تەنها دامەزراندن بە شتێک کە ڕازی نابن 7 ساڵ چاوەڕوانی چ بکەین جگە لە دامەزراندن. ڕاستی سەرەتا حکومەت سێ دەستگای تەشریعی و بڕیاردان و جێبەجێکردنی هەیە کە بێکەڵترینیان بەداخەوە ئەم دەستگای پەرلەمانەیە کە هیچ دەسەڵاتێکی نییە و ناتوانێت وەزیرێکی خۆی بان کاتە ناو پەرلەمان و ڕێز لە ئیمزای پەرلەمانتارەکانی خۆی ناگرێت. بینای ئەو وەزیرە بەڕێزانە کە 50 متر لێرەوە دوور نییە ناتوان بێنە ناو پەرلەمانە جۆرە داواکاریەکانی مامۆسایان و چینی توێژەکانی تری وانەبێژان بگرن بۆ ئێمە بەردەوام بین لە فشارەکانی خۆمانە تاوەکو دەوڵەت دێتە سەرخەت بەداخەوە کە وەکو وتم ئێمە نەگەشتین بە هیچ ئەنجامێک لە ئەمڕۆدا. هاتوونە بۆ ئێرە لەبەرەوەی دایک و باوکمان ببنە وانەبێژ ببنە مامۆستا. نوێنەرانی مامۆستانی وانەبێژ بەشداریان کرد لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستاندا، بەڵام هیچ کام لە وەزیرە پەیوەندیدارەکانی حکوومەت لە نێو هۆڵی دانیشتنەکە ئامادە نەبوون تا ئەو وەڵامە وەربگرنەوە کە لە پێناویدا چوونەتە سەر شەقامەکان. هەر بۆیە نوێنەرانی مامۆستانی وانەبێژ بە دڵشکاوی و بێهیواییەوە کۆبوونەوەی پەرلەمانیان جێهێشت. بۆیە لێرەوە ڕای دەگەێنین وەکو مامۆستایانی وانەبێژ بەڕاستی بەداخەوە پەرلەمانی کوردستان ئەمە قسەی بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستانە دەڵێت ئەگەر هەر 111 ئەندام پەرلەمانەکە واژۆ بکەن لەسەر دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ یاخود فەرمانبەرانی گرێبەست ئەگەر ڕەزامەندی حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر نەبێت ناکرێت. ئەمەش ئەومان پێدەڵێ بەڕاستی پەرلەمانی کوردستان بەداخەوەیڵێم لاوااسترین دەسەڵاتی هەیە، بەڵام هیچ ئیرادەیەک نییە چ لە پەرلەمان چ لە وەزارەتەکان چ لە پەرلەمان چ لە حکوومەت شتێک نییە بە ناوی دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ کە بەداخەوە دەڵێم هیوایەک هەبوو بۆ مامۆستایانی وانەبێژ ئەو هیوایشیان خزیانە گۆڕەوە هێوەکانی هەموو مامۆستایانی وانەبێژیان خستە گۆڕەوە. لە چەمچەماڵەوە هاتوینە کۆمەڵی مامۆستاوەکو نوێنەری سنووری چەمچەماڵ و تەکشیەوە ئاغزەلەر و شۆڕشە و ئەو دەوروبەرەی لای خۆمان بەدڵنیایی و ئەو بۆچوونانەی پەرلەمان کە کۆتایی پێهات جەلسەکە هیچ نەتیجەیەکی نەبوو. ئێمەش بە بەردەوامی لە بایکۆتا بین هەتاکو دوا ئامانجی خۆمان وەرئەگرین کە تاعینبوونی ڕسمیە یاخود بوون بە میلاکە لە بایکۆت بەردەوامە بین. ئێمە بەردەوام بین تاوکو داواکاریانی کە هەمانە بۆمان جێبەجێەکە هەڵبەت ئێمە داوای دامەزرانی هەمیشەی یەکەین، بەڵام لە هەمان کاتیشدا بەوەش ڕازین کە ئەگەر بێت ئەو مەقتوعی کە بۆمان دیاری کراو بۆ هەر بۆ مەقتوعا بکرێن بەگرێ بەس ئەمەش لە ئەنجام ئێوەی بتوانین هەندێک ماف و ئیمتیازاتە وەکو مامۆستایکی هەمیشەی هەمان بێت. مامۆستانی وانەبێژ ماوەی 17 ڕۆژە لە شار و شارۆچکە جیاوازەکان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە. ئەمڕۆژ دوای ئەوەی لە پەرلەمانی کوردستان بێهیوا بوون بڕیاریاندا تا جێبەجێکردنی داواکاریەکانیان لە مانگرتن و بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن بەردەوام بن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.